بەلای خی گەورە میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامەکەتان پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانمان لە هەرکوێ گەنج شیاوترین سڵاو و چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی ئێمەتان پێشکەش بێت تەمەنای ڕۆژێکی پڕلا سوودەی و خۆشیتان بۆ خوازین بە هیوای لەش ساغی و دەروونێکی ئارامین بۆ ئێوەی عزیز و خۆشەویست لە هەرکوێ گەن کە ئێستا بەدیار شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژەوە دانیشتون ڕێز و سڵاو و خۆشەویستی بەندە و شەیدا ئەڵڵا کەرەم قبوڵ بفەرمون. ئەمڕۆ میوانداری نووسەرێکی بەهرەدار و ئەزمونونەکانیمان کردووە. ئەم نووسەرە چه ئەزمونێکی هەیە لە بواری نووسین و بوارەکانی دیکەدا هەیە قسە و باز لە بوارەکەی خۆی بۆمان دەکات. تەوەری دووەمی بەرنامەکەمان بە شێوەیەکی گشتی ڕۆماڵی پەیامنێرانمان دەبێت لە تەواوی شار و شارۆچکە و پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا لەم کەشە باراناویەدا چالاکی و زانیاریەگەیەکەوە بۆ ئێمە و بۆ ئێوەی عزیز و خۆشەویستی بگوازنەوە. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نوشتە و جادوکردن و دەرەنجامە خراپەکانی بەسەر کۆمەلگەوە کە لە ئێستادا بە شێوەیەک باڵی کێشاوە بەسەر کۆمەلگەدا و خەڵکێکی ناهۆشیار خەڵکێکی نەزان پەنا بۆ خەڵکێکی دەستبڕ و قۆڵبڕ و وەکوڵێ ویستپەرست و بەرژەوەند خواز ئەبا کە سەرنجام هیچ ئەنجامێکیشی دەست ناکەوێت و سەروەت و سامانی خۆشی لە دەستدا و لەوە چێت زیاتر ئاڵۆزی دەرونیشی بۆ توش بکە بۆ بهێنێتە پێش. ئەمانە بڕگە بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژە بن لەگەڵەو بڕگە هەمیشەیی و ڕاپۆرت و زانیاریانش کەوا لە نێو پرۆگرامەکەدا جیان کراونەتەوە بە ئومێدیەوەی تا کۆتایی بەرنامە بینەرما بن و بەرنامەکەش بێتە جێی سوود و ڕەزامەندی و زانیاری ئێوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست. بەڵایزان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. تەنها بارگۆڕانە ئابوووریەکان و ڕووداوە سیاسیەکانی نێوان دەوڵەتان وادەکان نرخی دراوەکان بەرز و نزمی ئاڵوگۆڕ بەخۆیەوە ببینێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە عێراق چەند ڕووداوێکی سیاسی ڕوویاندا بابزانین ئەوانە هیچ کاریگەریەکیان لەسەر ئاڵوگۆڕ و بەرز و نزمی نرخی دراوەکاندا بۆ لە بڕگەی نرخی دراوەکاندا ئاشناتانەکەین بە کۆی ئەو گۆڕانکاریانە.
بەڵازیان دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە بڕگەی کێمیشەی پرۆگرامی پەیامی ڕۆژ و باز لەو ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرموون با پێکەوە بینەریان بێت. پێنجیەکی ساڵی 1990 کۆمەڵێک لە عەشایرە عەرەبەکانی مووسڵ گێچەڵ بە بنەماڵی شێخ سەعیدی حەفید و کوڕەکانی دەکەن و دوای شەڕ پێفرۆشتنێکی بێبنەما بە بەرد و ئاسن شێخ سەعیدی باوکی شێخ مەحموودی حەفید دەکوژن و شێخ ئەحمەد و شێخ مەحموودی حەفیدی کوڕانیشی بریندار دەکەن و ئەوانیش بەنهێنی و برینداری دەگەڕێنەوە شاری سلێمانی و هەستی تۆڵەکردنەوە و دروستکردنی کیانێکی سربەخۆ بۆ کورد دەبێتە خولیا و ئاواتی شێخ مەحموودی حەفید. پاشتر دەرکەوت هەوڵی عەرەبە عەشایرەکان بۆ کوشتن و قڕکردنی بنەماڵی شێخ سەعیدی حەفید لەلایەن کاربەدەستانی شانشینی عەرەبی عێراقیەوە داڕێژراوە. پێنجیەکی ساڵی 1990 دوابەدۆی کۆتایی هاتن بە جەنگی جیهانی یەکەم و هەرەسی ئیمپراتۆریەتی ئەڵمانی حیزبی کرێکارانی نەتەوەیی ئیشتراکی ئەڵمانیا ناسرا و بە حیزبی نازی ئەڵمانیا دامەزرا کە یەکێک بوو لە حیزبە بەهێزەکانی ئەو وڵاتە و پاشترە ڕۆڵی هەبوو لە دیاریکردنی چارەنووسی سەرکەوتوانی ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەمدا. حیزبی نازی حیزبێکی سیاسی ڕاستڕەوی توندڕەو بوو. ئانتۆن درێکسلەر دامەزرێنەر و سەرۆکی یەکەمی حیزبەکە بوو. پاشتر ئەدۆڵف هیتلەر بووە سەرۆکی ئەو حیزبە و دوای کوژرانیشی مارتین بۆرمان دەبێتە سەرۆکی سێیەمی ئەو حیزبە و تەنها چەند مانگێک سەرۆکایەتی ئەو حیزبەی کرد و پاشتر بە دۆڕان و شکستی ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەمدا حیزبەکەش هەڵوەشایەوە. ئەنجامدانی ڕووداوی هۆڵۆکۆست دژی جوولەکەکان لە گرنگترین و گەورەترین کارەکانی ئەم حیزبە بوو لە سەردەستی سەرۆکی دووەمیان کە ئەدۆڵف هیتلەر بوو. پێنجیەکی ساڵی 1928 لە دایکبوونی زولفەقار عەلی بۆتۆ سیاسەتمەدار و سەرۆکوەزیرانی پاکستان. زولفەقار عەلی بۆتۆ دامەزرێنەری حیزبی گەلی پاکستانیە. ناوبراو ساڵی 1970 بە لە سێدارەدان کۆتایی بە ژیانی هێنرا. زولفەقار عەلی بۆتۆ کوڕی عەلی بۆتۆی سیاسەتمەدار و خەباتکاری گەورەی پاکستانی و برای بێنزیر بۆتۆی سەرۆکوەزیرانی تیرۆرکراوی پاکستان بوو و بە بنەماڵە لە ئاراستەکردنی سیاسی پاکستاندا ڕۆڵیان هەبووە. پێنجیەکی ساڵی 1984 کۆچی دوایی نووسەر و زمانزان و ڕۆشنبیر و کەسایەتی نیشتیمان پەروەری کورد تۆفیق وەهبی لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا و هێنانەوەی تەرمەکەی بۆ کوردستان و ناشتنی لەسەر لووتکەی چیای پیرەمەگرون. تۆفیق وەهبی کەسایەتێکی سیاسی و ڕۆشنبیرێکی گەورە بوو. ساڵی 1930 متەسەڕیفی سلێمانی بووە. کەسایەتێکی کاریگەر بووە لە شۆڕش و حکومەتەکانی شێخ مەحموودی حەفیددا. تۆفیق وەهبی ساڵی 1891 لە شاری سلێمانی لەدایک بووە. ئەفسەری ڕوکن بووە لە سوپای دەوڵەتی عوسمانیدا و پاشتر بووەتە ڕائید و مقەدەم و عەقید و مەدالیای ئازایی وەرگرتووە. یەکێک بووە لە ئەفسەرە سەرەتاییەکانی دامەزراندنی سوپای عێراق. ساڵی 1922 ڕیزەکانی سوپای عێراق بۆ خزمەتی شۆڕشی شێخ مەحموودی حەفید جێدەهێڵێت. مامۆستا تۆفیق وەهبی بە هەر چوار زمانی کوردی و عەرەبی و تورکی و ئینگلیزی بەرهەم و کتێبی نووسیون و ژماری بەرهەمە چاپکراوەکانی دەگەنە زیاتر لە 20 کتێب. وەک ئاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەزموونی نووسەرێکی کورد و نووسەرێکی بەهرەدار کە ئەمڕۆ لە بەرنامەی پەیامی ڕۆژ میوانە. ئەو لە پاڵ نووسەرێتیە وەرگێڕێکی باش، خەتاتێکی دەستڕەنگین، خوێنەرێکی کارامە، مامۆستایەکی پەروەردەکارە. ئەمانە زۆر جار لە کۆمەلگەی ئێمەدا مەحاڵە کۆبوونەوەیان لە تاکە کەسێکدا. بۆیە بەهرەمەندی و دەستڕەنگینی وە کۆکردنەوەی کۆمەڵێ هونەر لە تاکە کەسێکدا ببورن یەکێکە لە سەرکەوتنەکانی ئەو تاکە. بەڕێز مامۆستا مستەفا سەعید عەلی، مامۆستا و نووسەر و وەرگێڕ ئەمڕۆ میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ و یەکێک لەو شتە سەیرانەی کەوا مامۆستا مستەفا وەکو خۆی لە دیدارێکی پێشووتردا ئاماژەی پێ کرد لە هەر 7 ملیار و ئەوەندە ملیۆنەکەی دیکەی مرۆڤایەتی جیایەکاتەوە
کۆکردنەوەی تەواوی ئەو قەڵەم و پێنووسانەیە کە لە 2006ەوە هیچ قەڵەمێکی فرێ نەداوەکەوە هەم وەرگێڕان و نووسینی پێکردوێ یا کاری خەتاتی پێکردوێکەوە ئەمڕۆ قەڵەمەکانیشی لە نێو بەرنامەی پەیامی ڕۆژ حزور و ئامادەیانێ مامۆستاییان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کەناڵەکەتان. با سەرەتا هەر بزانین مامۆستا مستەفا سەعید عەلی کێیە، چۆن خۆی پێناسەکە؟ من ناوم مستەفا سەعید عەلیە، لە دایکبووی ساڵی 1966م لە گوندی مەحمود قەجەری قەزای خانەقین. ساڵی 70 خراومەتە بەرخوێندن لە 6 ساڵان و گەلێ ئاوارەییم بینیوە لە خوێندنە. توانم بڵێم تا خوێندنم تەواو کردو زیاتر لە قوتابخانەم بینیوە، ئیتر لە ئێران و لە باشووری عێراق و لە سلەیمانی و لە کەلار و لە گەرمیان و ئێستا مامۆستامەوە بە ڕێوەبەری قوتابخانەی ڕۆشنبیری ئێوارانم لە قەزای کەلار. ببوونە مامۆستا، هەمیشە ئەوانەی کە دەستڕەنگین و هونەرمەند و بەهرەمەندن یا خەڵکانێکن کە گەورن بە ئەزمونە تاڵەکانە ڕۆشتون، هەر لە زیندان نەبوونی، کۆچکردن، بە جۆرێک لە جۆرەکان ناڕەحەتیەکانی ڕۆژگار تاقی کردوونەتەوە ئینجاکردوونی بەم کەسەکەوە ئێستا ببنە نمونەیەکی جوان و گەشت لە کۆمەلگا. وا دیارە جەنابیشتان هەر بۆ گوزەرات تێپەڕیون، مەبەستمەوەیە تا چەند ناڕەحەتی و ئازار و نەبوونی و سەختیەکانی ڕۆژگار ڕۆڵ ئەگەڕن لە دروستکردنی تاکێکی بەهرەمەند و تاکێکی نمونە. خۆی بەهرە شتێکە کە خودا لە مرۆڤدا دروست دەکات. زۆر کەس هەبوونە ژینگە و مەسەلەن کەش و بێیەکی باشیشیان بۆ گونجاوە کە چی نەیانتوانیوە ببنە کەسێکی ناودار یا کەسێکەوە ئیتر نووسەر بێ، وەرگێڕ بێت، هەرچی بێت، کەسێک بێت ناودار بێت. کەواتە بەهرە شتێکە لە خواوەیە، بەڵام ئەو بەهرەیە دەبێ مرۆڤ خۆی پەرەی پێ بدات و وەکو عەرەب بڵێ سەقلی کات، زاخاوی بدات. بێگومان ئەوانەی کە زیاتر بڵێن ناڕەحەتی ژیانیان بینیوە حتمەن کەسانی بە ئەزمونترن و بەتواناترن ئەگەر بیرەوەری ئەو کەسانەی کە خوێنیتەوە یەکێکی وەکو مام هەژار لە چێشتی مژەورە. مام هەژار چی وای لێکرد بتوانێت چێشتی مژەور بۆ جوانێ بنووسێت؟ حتمەن ئەو هەموو دەربەدەری و ئاوارە بوون و ئەو هەموو گەڕان و ئەو هەموو دوورکەوتنەوە لە ماڵ و منداڵ و ئەوانە وای لێکرد ئەم پیاوە بێتە خاوەن ئەزمونێکی گەورە. و ئەمەش نمونەی زۆرە لە دنیادا. حتمەن ئێمەش کە وەکو کورد هەمومان بەتایبەتی ئەو نەوەی ئێمە کە نەوەی شەستەکانین و لە 75 ئەو کارە ساتە هات بەسەری میلەتی کووردا، هەمومان ئاوارە بوونمان بینی و وڵاتانمان بینی و غەریبیمان بینی. هەموو ئەمانەوایان لێمان کرد ئێمە ببینە خاوەنی ئەزمون و زمان فێر ببین و خەڵکانێکی زیاتر ببینین و تەجروبەی ژیانمان زیاتر بێ. بێگومان ئەوانە هەمووی تەئسیری لەسەر من هەبوو. بەڕێز لە ساڵی چەندەوە دەستە کردو بە نووسین و وەرگێڕان؟ با سەرەتایی باسەکە ئاوا دەست پێ بکەم بە خوێندنەوە نەک بە نووسین. لە ماڵی ئێمەدا کتێب هەر هەبووە. ئێمە ماڵێکی گەورە بووینە کاتی خۆی لە بڵێن باوکم لەگەڵ براکانیان هەر لە ماڵێکە ژیاون. تر ئامۆزاکانی من هەمویان خەڵکانی خوێندەوار بوونە و خەڵکانێک بوونە لەگەڵ کتێبە نێوانیان خۆش بووە. ئەمانە هەمووی تەئسیری هەبوو لەسەر من. ئیتر من لە ساڵی 1970 کە چوومە قوتابخانە لەوێدا فێری خوێندن و خوێندەواری و نووسین بووم. چاوم کردەوە کە بینیم لە دەوروبەریشمدا خەڵکانێکی حەز لەو خوێندنەوە و نووسین و شعر و ئەدەبیات دەکەن. بە تایبەتی مامم بە ڕەحمەت بێ کە موالیدی 1922 بوو، خوێنەوارێکی باش بوو و مەلا بوو، بەڵام مەلایەتی نەکردیان لە مەلایەتی خوێندوێتی. هەموو ئەمانە تەئسیریان هەبوو لەسەر من و من لە ساڵی 78ەوە دەستم کرد بە خوێندنەوەی کتێب بە باشی. بەڵام یەکەم وەرگێڕانم لە ساڵی 1970 بوو. ئەو کاتە بابەتێکم وەرگێڕا لە زمانی عەرەبی و بۆ زمانی کوردی ناردم بۆ ڕۆژنامەی هاوکاری لە بەغداد. دوای 7 مانگ بڵاو کرایەوە. ئیتر ئەوە بوو بە هاندەرێک بۆ من و دوای ئەوە کۆمەڵێتر بابەتم بڵاو بۆ لە ڕۆژنامەکاندا. بەڵام وەکو کتێب یەکەم کتێبم کە لە ساڵی 2006 چاپم کرد
ئەوە سەرەتایی وەرگێڕانی حەقیقیم بوو بۆ کتێب تا ئێستاکە توانیومە 12 کتێب ئەو جانتایی کە کۆمەڵی قەڵەمی زۆری تێدان ئەگەر هاوکارانمان یارمەتیمامدەن لە گواستنەوەی ئەو دیمەنە ئەمانە بۆچی کۆت کردوونەتەوە لە کەی ئەو کۆتکردنەوە بیرۆکێک کۆکردنەوەی ئەو قەڵەمانەی کەوا دوای تەوابوونیان فرێد نەداون. بەڵێ عادەتەن هەر بە قەڵەمی سۆفتە نووسم تا ئێستش زۆربەی نووسینەکانم لە 100 توانم بڵێم 95 هەر بەدەست ئەی نووسم شکو بڕامایە ئەرشیف زۆر گرنگە و ئەرشیف دەبێ بمێنێتەوە ئەوە ئەو قەڵەمانەی کە پێم نووسیون هەموو جۆری سۆفتە بە دوو ڕنگ ڕەنگی ڕەش و ڕەنگی سوور خۆی ڕەنگی ستاندارد لە نووسینا ڕەشە بە بەڵگەی ئەوەی تا ئێستاش کتێب ڕۆژنامە گۆڤار هەمووی بە ڕەنگی ڕەش بە مەرەکەبی ڕەش دەنووسرێت چاپ دەکرێن و سوورەکانیش بۆ هەڵەچن کە بابەتەکانم بۆ گەڕاوەتەوە ڕام کێشاوە بە سوور هەڵەچنم بۆ کردووە. ئیتر ئەو قەڵەمانە لە ساڵی 2006ەوە من کەوتمە بیری ئەوەی یعنی با ئاوای بڵێم پێنووس قەڵەم لای منە وەکو مرۆڤایە هەتاکو ئەو پێنووسە مەرەکەبی تایە ئەتوانێ بنووسێ وەکو مرۆڤێکی زیندووە چۆن تۆ ئەو قەڵەمە ئێستا لەسەر دڵتیدا ئەنەی لە گیرفانتە بە ڕێزە بەلاتەوە ئەیخۆ نابێ کاتێکیش تەواو بوو تۆ فڕێ دێتێ ناو زبڵ و خاشاکەوە بۆەوەی کە تەواو بووە من بزە بە تەشبیهم کردووە بە کەسێکی مردوو کە کەسێک مردوو گیانی دەرچوو لە دنیادا ئیتر مافی ژیانی نەما ئێمە چی لێ ئەەکەین ئەچین بە جوانترین مەراسیم بە جوانترین شێوە ئەسپەردە ئەەکەین و ئێشارینەوە لە خاکە و ڕێزی لێ ئەگرین بڵسەبت ئەو قەڵەمەش کە تەواو بێ هەروەکو کەسێکی مردووە بەلای منەوە زۆر گوناحە و زۆر غەدرە و زۆر حیفە قەڵەمێک بخیتە سەر زبڵ یا فڕێ دەیت یا بخیتە ناوتەنەکەیەکی خۆڵەوە بەعکسەوە ئەبێ لە جوانترین شوێنە هەڵی بگری و من هەروام لێ کردووە لە جوانترین شوێنە ئەو قەڵەم دوای بۆتە ئەرشیفێکیش یانی ئەرشیفێکی جوانە بۆچی ئەو قەڵەمان ئەگەر فڕێ بدرانایە ئێستا سوودێکی چی بوو هیچ بەڵام ئێستاکە من ڕۆژانێک ئەو قەڵەمانم لە ناو پەنجەکانی خۆما داناوە ئێستا چۆن ئەبێ من هەروە بە ئاسانی ئەندێشەی خۆتت پێنووسیوەتەوە بڵێ تۆ ئەو هەموو بابەت و بەر هەموو شتە جوانانت پێنووسیوەتەوە یعنی بەڕاستی بێوەفایی ئەگەر قەڵەم فڕە بدرێت ئێستا من وام لێ کردو کۆمەڵێتر لە هاوڕێکانیشم قەڵەمەکانیان ئەرشیفەکەن هەڵ ئەگرن تەنها ئیشی نووسین وەرگێڕان دەکەیت یاخۆت کاری تریش دەکەیت من وەکو ئیشی ئەدەبی بەس ئیشی وەرگێڕان و نووسینەکەم ئێستاکە لەگەڵ بەڕێز مامۆستا عەدالەت لەتیف بەڕێوەبەری پەروەردەی کەلار خەریکی پرۆژەیەکین لەسەر نووسینەوەی مێژوو قوتابخانەکانی کەلار قوتابخانەکانی سەر بە پەروەردەی کەلار بە گوند و شارەوە بە بنەڕەتی و ئامادەیەوە نزیکەی 200 و ئەوەندە قوتابخانە ئەبن من تا ئێستا توانیومە 76 قوتابخانیان لێ تەواو بکەم و گەلێک بابەت و گەلێک ئەرشیف و وێنە و دیکۆمنتی گرنگی ئەو ساڵانم دەستکەوتووە و ئینشاڵڵا ئەوە خەریکم ئەگەر بکرێت لە ئەم ساڵدا تەواو ببێت ئیشێکی باشە. زۆر باش مامۆستایەکێکی دیکە لە بەهرەداریەکانی جەنابتان بریتە لە خۆشنووسی کە پێشتر ئێمە لە بەرنامەی پەیامی ڕۆژ دەستڕەنگینیەکی تۆمان هەرکە بە بەرنامەی پەیامی ڕۆژت بۆ نووسی بووین لە بڕگەی ڤیدیۆکانیەوە بڵاو کردەوە کە شتێکی جوان بوو ئەمەش ئێستەیەکێکی دیکەی ئەگەر دروست بێ شێوازی گرتنەکەی ئەبەو شێوەیە جەنابتان لە بواری خەپاتی خۆشنووسیشا دەستێکی باڵاتانێ ئەمە چۆن نووسراوەت کە بە چەندێ نووسراوە چی نووسراوە؟ بڵێ لە ساڵی 1982 من لە خانەی مامۆسایانی سلێمانی وەرگیرام ئەو کاتە خانەی مامۆسایانی سلێمانی بەرزترین مەڵبەندی خوێندن بوو لەم شارەدا لە خانەی مامۆستایان کۆمەڵێک مامۆستای بەڕێزمان هەبوو وانەیان پێدەوتینەوە دوانیان بۆ من زۆر گرنگ بوو دوانیان بۆ من بەڕاستی لەو دوانە زۆر سوودم بینی یەکێکیان مامۆستا ویلیام یوحەنا بوو بە ڕەحمەت پێ کۆچی دوای کردووە دەرسی مۆسیقای پێوتینەوە من لای ئەو فێری مۆسیقا بوو و مامۆستای دووەم کە زۆر بەهرەمەند بوو و زۆر کەسێکی عزیز بوو نازانم ماوە یان نەماوە ئەگەر ماوە تەمەند درێژ بێ ئەگەر نەشماوە بە ڕەحمەت بێ مامۆستا بەها بوو دەرسی خەتی پێوتینەوە کەواتەمە خوێندووتە بەڵێ من لای مامۆستا بەها توانیم 5 جۆر خەت فێر ببم یەکێک لەوانە خەتی کوفی
ئەو پارچە نووسینە بە خەتی کوفی نووسراوەتەوە. خەتی کوفی یەکێکە لە زمانی عەرەبی پێڵێن خەتە وشکەکان الخطوط اليابسة. ئەم خەتانە ئەبێ بە مستەرا و زیاتر بە هەندەسی بکێشرێت ئەم نووسینە. لەگەڵیدا طبعا 4 خەتی تریش فێر بووم نسخراوە الحەمدولله بە هەر چواردە. ئەوە نەقڵە ئەو نووسینە نەقڵە یعنی گواستنەوەیە قۆپیە لە نووسینێکی ترەوە وەرم گرتووە، بەڵام ئەوە بە 9 سعات نووسراوە هەر شەوی 3 سعات. طبعا خەتی کوفی ئەگەر هەڵەیەکی بچووکی تیا بکە 1 مربعی هەڵە بێ ئیتر هەمووی هەڵە دەرەشێ، دەبێت هیچ هەڵەی تیا نەبێت. جا ئەوە بە 9 سعات نووسراوە بە 3 شەو بە هەندەسی. خۆی بچووک بوو من گەورەم کردوتەوە. جۆرەکانی تری خەتاتی چین؟ خەتەکانی تر خۆی خەت عمومەن ئەکرێتە 2 بەشەوە، بەشێکیان پێڵێن خەتە ڕقەکان، بەشێکیان پێڵێن خەتە نەرمەکان. خەتە ڕقەکان خەتی کوفی ئەم خەتە کە یەکەم جۆری نووسینە لە زمانی عەرەبیدا دروست بووە، و خەتەکانی تر خەتە نەرمەکان ئەوەیە بە قامیش ئەنووسرێن، بە قەڵەم بە مەرەکەب ئەنووسرێن، ئەوە زیاتر دەس و ئەوانە. ئەم خەتە ئاسانە هەموو کەسی ئەتوانێت فێری ببێ، بەڵام ئەو خەتانەی تر گرانن تەمرین و ئینی زۆر ئەوێت ڕاهێنان. زۆر باشە مامۆستا، جەنابتان بەدەر لە کارە وەکوڵێ ئەو شتانێکەوە پەیوەندیان بە چێژ و حەز و خولیا ئاواتی خۆتەوە هەیە، لە بواری پەروەردەشدا کەسێکی کەوا دەستێکی باڵا دێ بە جۆری لە جۆرەکان مامۆستای مامۆستاژ لە کۆمەلگەیەمەدا هەمیشە ئەرکی پەروەردەی کەوتۆ دەسەر. پێمان خۆشە باز لە ئەزمموی مامۆستایەتی خۆت بکەیت، لە کەیەوە مامۆستایت و جەنابەت زیاتر چۆن تعامل لەگەڵ قوتابیەکەی بە شێوازێکەوە پەروەردەیانە بێ. من لە ساڵی 1985 خانەی مامۆستایانی سلێمانیم تەواو کرد. ئەو کاتە دامەزراندن نەبوو، ئێمە براین عەسکەری لە خزمەتی سەربازی لە عێراقا هەتاکو ساڵی 91 هەفتەیەکی 91 من ئەو ڕۆژە بوو کە درا لە عێراق لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە. ئەو ڕۆژە لە کوێیت بووم ئەو شەوە، و ئەو بابەتەم بە 9 حەلەقەیش لە فەیسبووکا بڵاو کردوتەوە کە بیرەوەریەکانی سەربازێکی کورد لە کوێیتدا 148 ڕۆژ لە کوێیت بووم، و دەنگدانەوەیەکی باشیشی هەبوو لەلایەن هاوڕێکانەوە کە لە فەیسبووک هاوڕێن بوون. ئیتر لە ساڵی 91 کە ڕاپەڕین کراوەوانە دوای ئێمە دامەزراین تقریبا نزیکەی بە 28 ساڵەکات من مامۆستای فعلیم دەرس ئەڵێمەوە، و ئەوە نزیکەی بە 15 ساڵێکیشە لە خوێندنی ئێوارانم بەڕێوە بەرم لە خوێندنی ئێواران. من هەمیشە بڕام وا بووە مامۆستا و قوتابی دەبێ بەر لەوەی مامۆستا و قوتابی بن هاوڕێ بن. پەروەردەکار ئەگەر هاوڕێیەکی دڵسۆزی قوتابیەکانی نەبێت ڕاستی ناتوانێت. حتا ئەمە لە فیلمەکانی تریشە ڕاستە، لە علومی پزیشکیشە هەروایە، دکتۆرە بێ هاوڕێی نەخۆشەکەی بێت. مەسەلەن سەرۆکی کۆمپانیایەکە بێ هاوڕێی کارمەندەکەی بێت لەبەرەوەی دڵسۆزی بۆ بنوێنێت. من هەمیشە بڕوام وا بووە و نەبێتە مەدحیش بۆ خۆم. ئەتوانم بڵێم یەکەم کەسم لە کەلارە توانیم هەندێک شت بکەم لە پەروەردەدا کە نەکرابوو. یەکێ لەوانە مەسەلەن یەکەم کەس بووم ئالەتی مۆسیقام بردە پۆلەوە لەگەڵ تەلەبەکانە، گۆرانیم بۆیان وت، گۆرانیان بۆ وتم، سرودمان وت بەیەکەوە، دەورەی خەتم بۆیان کردەوە، فێری خۆشنووسی بوون، هەندێک لە تەلەبەکانم ئێستاکە خۆشنووسن، و توانیم فێری خوێندنەوەیان بکەم. یعنی زۆرێک لە هاوڕەکانم کە ئێستاکە تەلەبەم بوونە لە کاتی خۆیان ئێستا لە مامۆستان و یا هاوڕێ من لە فەیسبووکا شتم لەسەرە نووسن ئەڵێن مامۆستا مستەفا یەکەم کەس بوو کەوا دەستی ئێمەی گرت بۆ ئەوەی ئێمە کتێب بخوێنینەوە. یعنی ئەو شتانە هیوادارم توانی بێتم من خزمەتێک بکەم بە هەتا ئێستاش بۆ ڕۆحیەتەوە ئیشەکەم، هەتا ئێستاش یعنی ئەو گەنجێتیم تیا هەیە ڕەغم ئەوەی کەوا تەمەنم هەندێک هەڵکشاوە. سەرکەوتوبی ئینشاڵڵا. ئەو کتێبانەی کە کاری وەرگێڕانیان لەسەر دەکەی زیاتر لە چ زمانێکەوە وەریان دەگێڕیت؟ من زیاتر لە زمانی عەرەبی و فارسیەوە ئەگەڕم بۆ زمانی کوردی، لە ئەو دوو زمانە بەڵێ، بەڵام زیاتر لە زمانی عەرەبیەوە کۆمەڵێک مامۆستا و دکتۆری باش هەن لە زانکۆی سلێمانی و زانکۆی گەرمیان بەڕاوێژ لەگەڵ ئەوانە دانیشتین کەوا بەشی مێژوو بەڕاستی پێویستیان هەیە بە کۆمەڵێک کتێبی باش بۆ ئەوەی وەربگەڕێتە سەر زمانی کوردی،
و بە هاوکاری و بەڕاوێژی ئەوان ئەو کتێبانە دەستنیشان ئەکرێت وە من ئەتوانم چەند کتێبت تا ئێستا چاپ کردو تا ئێستاکە آخر کتێب کە مانگی پێشوو کەوتە بازاڕەوە لە بەرهەمەکانی چاپخانەی چوارچرایە بەوە بوو بە 12 کتێب بەڵام کۆمەڵی کتێبی تریشم هەیە ئامادەن بۆ چاپێکێک لەوانە ئێستاکە لە تایپایە هیوادارم تاوەکو ئەم 3-4 مانگەی دادێ بکەوێتە بازاڕەوە بەغداد لە سەردەمی ئەبوو جەعفەری مەنسوورەوە هەتا دکتۆر بەرهەم ساڵح باسی هەموو سەرۆکەکانی ئەکاوە تقریبەن وەکو ئەنسیکلۆپیدیایەکە هیوادارم بتوانرێت ئەو کتێبش سوودی لێ ببینێت. لە چاپکردنی ئەم کتێبانەیە کی هاوکاری تەکا مامۆستا؟ بەخوا من زیاتر هەر لەگەڵ چاپخانەی چوارچرا ئیشەکەم چاپخانەی چوارچرا خەڵکی چاکن و چەند ساڵە ئیشیان لەگەڵا ئەەکەم ئاسوودەم لەگەڵیانەوە هەستەکەم خەڵکانێکی سەرڕاست و پیاوی چاکن بۆیە هیچ کێشەیەکم لەگەڵیانە نەبووە ئیتر ئیمتیازەکەم هەر زۆر باشە. ماوەسەم سەفا زۆر بە کورتی کۆتا پرسیارمانەوەیە زۆر جار مرۆڤەکان پێیان وایە تەنها مامۆستابوونی دی ئەوە ئەوەرکێ پێیس پێدا واتە کۆکردنەوەی دوو بەهرە و دوو دەستڕەنگینی لە مرۆڤێکە لای بەشە لە مرۆڤەکان مەحاڵە بەڵام ئەوەی کە لە جەناب تا هەیە خوێنەربوون نووسەربوون وەرگێڕبوون خۆشنووسی وە کۆمەڵێشتی دیکە مامۆستابوون زۆر جار باوک بوون ئەمانش کە کۆمەڵێ بەهرەمەندین خوا بە مرۆڤێکی دا و لە تۆیا کۆبوونەتەوە ئایا مرۆڤ کۆکردنەوەی کۆمەڵێ بەهرە قورس و مەحاڵە یامەوە تا تۆ نمونەیەکی کەوا 4-5 بەهرە و دەستڕەنگینی لە خۆتا کۆک کردوتەوە؟ مرۆڤ ئەگەر بەرنامە ڕێژی بکا بۆ ئیشەکانی هیچ شتێک مەحاڵ نییە. ئێمە ئەگەر بگڕێنەوە بۆ مێژوو زۆر کەس هەبوونە کە فرە بەهرە بوونە و سەرکەوتوش بوونە لە بەهرەکانیانە یەکێ لەوانە داڤنشی مەسەلەن مهندس بووە زانا بووە نووسەر بووە ڕەسام بووە بەڵام لەبەر ئەوەی کەسێک بووە ڕاستی کاک ڕاز مەسئلەی نووسین مەسئلەی فرە بەهرەی ئەبێ خۆتی بۆ یەکلاکەیتەوە ئەگەر مرۆڤ خۆی یەکلا نەکاتەوە بۆ ئەو ئەرکەی کە پێی سپێراوە سەرکەوتو نابێ خۆ خەڵکانێک هەیە لە یەک ئیشیشا ئیشەکەن کەچی لە یەک بواریشا ئیشەکەن کەچی سەرکەوتو نەبوونە بۆ بەرەوەی نەیانتوانێەوە بەجددی بچنە ناو مەسەلەکەوە بۆیە فرە بەهرەی وەکوتم شتێکە لە خواوەیە من نازانم چۆن بۆچی فرە بەهرم بەس ئەو نەئەزانم یعنی حەزم لەوانەیە ئەتوانم ئەو شتانە بکەم و هیوادارم سەرکەوتوش بوو بم تایاندا بەڵام بەرنامە ڕێژی و هەوڵدان و جدیەت لە ئیشتا بە هەر حاڵ مەحاڵی هەموو کەسێک سەرکەوتووە سەرکەوتو بیشەڵا بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سعید عەلی نووسەر و وەرگێڕ زۆر سپاس مستەفا سعید عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس دووبارە زۆر بەخێر بیت. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرەگرین و لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە کۆی بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین. خۆشەویستان تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نوشتە و جادوکردن و ئەنجامەکانی بەسەر کۆمەڵگەوە کە ماوەیەکی زۆرە کۆمەڵێ خەڵک بە ناوی سحر و جادو نوشتە و بە ناوی ئاینەوە زۆر جار کەوتونەتە قۆڵبڕین و بە جۆری لە جۆرەکان گیرفان خاڵیکردنەوەی بەشێکی زۆر لە خەڵک کەوا ئەم خەڵکەش زۆر جار لە ناهۆشیاری و نەزانی خۆیانەوە پەنا بۆ خەڵکێک دەبا کەوا چارەسەرەکەی تەنها لای خوایە و ئەوان هیچ شتێکیان بەدەست نییە. ئێمە ئەمڕۆ هەم لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاینیە و باز لە کاریگەریە نێگەتیف و خراپەکانی نوشتە و جادووەکەین بەسەر کۆمەڵگەکەمانەوە و تا چەند پێویستە لایەنە پەیوەندیدارەکان وەکو پاراستنی کۆمەڵگە و ئاینی پیرۆزی ئیسلام و زانایانیشی وەکو پاراستنی قیەم و بەهای ئاینی لە کۆمەڵگەدا تا چەند پێویستە بەرەو ڕووی ئەو خەڵکانە ببنەوە. بەڕێز مامۆستا نەوزاد زانای ئاینی قسە لەسەرم پرسە گرنگەمان بۆ کە مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرمودەدا هەڕەشەیەکی توندی قیامەتی لەو خەڵکانە کردووە کە هانە ئەبەن بۆ ساحیر و جادوگەرەکان بە جۆرێ لە جۆرەکان کەوا هەڕەشەی توندی لێکردوون. بۆچی لە ئێستادا خەڵکێکمان هەیە موسڵمانیشە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێشەوە خودی خۆیزانێ بەڵام بۆ چارەسەری نەبوونی مناڵ دانەمەزراندنی ئازادبوونی کوڕەکە یا چاکبوونەوەی لە نەخۆشیەکان پەنا بۆ خەڵکێکە باکەوە تەنها ئامانجی پارەوەرگرتن و ڕوودکردنەوەی خەڵکە. الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده.
مسلمانێتی بەتەینا کافی نییە، بەڵکو ئینسان ئەبێ بەردەوام ئیمانی خۆی بەرز کات. هەر کاتێ ئینسان تاوانی کرد ئیمانی دائەبەزی، هەر کاتێ عیبادەتی کرد بە مخلیسی بە نیازێکی پاکە و بۆ خۆی پەروەردگار ئەو کاتە ئیمانی بەرزە بێت. هەر کاتێ ئیمانی بەرز بووەوە ئەوەی اعتیماد دەکاتە سەر خۆی پەروەردگار، پشت بەست بەخوا ئەبەستێ. بەڵام کە ئیمانی لاواز بوو ئیتر با مسلمانیش بێ ئەو کاتە شتی تر لە لای ئەبێتە ئەسڵ وایە ئینسان ئەبێ بەندە بێ. طبیعەتی ئەم ئینسانە وایە خی گەورە وا دروستی کرد ئەبێ بەندە بێ. ئەگەر بەندەی خوا بوو ئەوە تێ بەندایەتی هیچ کەسێکی تر و هیچ شتێکی تر ناکە، نە پۆڵ و پارە و نە ئافرەت و نەپەنا بۆ هیچ شتێک نابە. بەڵام ئەگەر بەندایەتەکەی بۆ خوا لاواز بوو ئەو کاتە پەنا ئەباتە بەر ئەو شتانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرمودەی جەناب ئیشارەت پێکرد کە ئەفەرمێ من ئەتا عەرافا ئەو کاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد. واتا هەر کەسێ بچێ بۆ لای جادوکەریە، بۆ لای ساحیرێک، بۆ لای کەسێک لەو کەسانەی کە بە جن و شەیاطین ئیشەکەن بە پێی قورئان و سنت ئیش ناکەن، ئەوە ئەو کەسە و بڕایشی پێ بکات، یعنی بڕای بەوە بێکە ئەوە شتێکی بەسوودە و ئیشی پێ بکە، ئەوە کافر بووە بەوەی بۆ محەممەد دابەزێنراواتە بە قورئان. یا لە فەرمودەیەکی ترا فەرمێ من ئەتا عەرافا ئەو کاهنا لم تقبل له صلاة 40 يوما. واتە هەر کەسێک بچێ بە لای عەراف و کاهینێک بەس بە مجرد چوونەکەی بڕایشی پێ نەکا، بۆ پرسیارێ بچێ بۆ شتێ بچێ 40 شەو خی گەورە نوێژی لێ قبوڵ ناکە. ئەمە هەر ڕۆژێکی زۆر ئاشکرایە. ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ لاوازبوونی ئیمانمان. شیرازە تێک چووە لە هەموو ڕێیەکەوە تێک چووە، تەنها لەم ڕۆوە تێک نەچووە کە خەڵک دیارە لە ینی لە بواری سیاسی، بواری کۆمەڵایەتی، باری فکری، عەقیدەی، هەموو شتێکی خەڵک تێک چووە. هەر کاتێک کە بواری عەقیدەی خەلەلی تێکەوت ئەو کاتە خەڵک پەنا ئەبەنە بەر ئەم موسیبەتە گەورەی کە بەسەر خۆیان و خەڵکیشیان ئەهێنن. کەواتە مامۆستا ئایا سحر و جادوو بوونی هەیە؟ چونکە هەنێک کەس هەیە دەڵێت سحر و جادوو هەیە بەڵام نابێ باوەڕی پێ بکەیت. کەواتە ئایا ئەمە بوونی هەیە لە ئەسڵا کە زۆربەی کەس بۆ ئەنجامدانی کارەکانیان پەنای بۆ ئەبن؟ مەسەلەی بوونی سحر و جادوو بەڵێ بوونی هەیە. نەسەکانی قورئان، فەرمودەکانی پێغەمبەری خوا، واقعی ژیانمان هەموو ئەم ئەسەلمێرن. ئێمە قورئانمان بەدەسەوەی خوای پەروەردگار لە چەندین شوێنە باسی کردووە. يعلمون الناس السحر، آياتي 102 سورة بقرة. أو يكشك لبلغكان بلغي تري زورة يا فرمودكاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام خوتان بباريزن لحوت تاواني زور قورة يكشي لو أنا السحر. أما إجماع أمتي لسال أوي السحر هي سحر أم ساحرة أم كسا بياوة يا آفرتا بەهۆی کۆمەڵێ شتەوە کە بە کەڵکی ئەوە نایە ئێمە لە بەرنامەکانە باسی بکەین نەوەکە خەڵکێکی نەزان لێوەی فێر ببن سحر بکەن. بەهۆی کۆمەڵێ شتەوە خۆیان لە شەیاطین نزیکەکەن و کە خۆیان لە شەیاطین نزیک کردەوە شەیاطین ئەم ئیشانەیان بۆ ئەکا. بەڵام هەموو ئەمانە غەدرە، خیانەتە، زوڵمە، ماڵی خەڵک بە ناحەق خواردنە، کۆمەڵێ شت کە ئەگەر بتانێ پرسیاری بکەن ورد ڕوونی ئەەکەینەوە. بەڵێ سحر حقیقەتی هەیە، وجودی هەیە، بەڵام موسڵمان ئەبێ خۆی لێ بپارێزێ. ئەگەر نا پێی کافر ئەبێ پەنا ئەگرینە خوای پەروەردگار، ئەگەر بڕای پێ بکا و ئیشی پێ بکا، ئەگەر نا بە نەزانی بیکا و نەیزانێ ئەوە ئیتر زۆر خەتەرێکی گەورەی کردووە کە ئەکبەری کەبائیرە، یعنی ئیتر لە شرک و کوفر و دوای ئەوە یەکسەر سحر دێ. مامۆستا بۆ نمونە ئێستا کەسێک سحری لێکراوە، بە نمونە من سحرێکم لێکراوە، نیشانەکان چین؟ چۆن بزانم کە من سحرم لێکراوە؟ گرنگترین ئەو نیشانانە چییە لە منا بەدی بکرێت کە ئاماژە بن بۆ ئەوەی کە ئەو کەسە سحری لێکراوە؟ جۆری سحرەکە ئەیگۆڕێ. ئەگەر تۆ بڵێ بۆ نمونە ئەو سحرێکە خوای پەروەردگارە فەرمێ یفەرقون بین المەرء وزەوجه، یعنی پیا و ئافرەتەکەی لە یەک جیا ئەکەنەوە. ئەگەر ئەم سحرە کرابێ بۆ نمونە ئەم سحرە کرابێ ئەم ئافرەتە، ئەگەر سحرەکە لە ئافرەتەکە کرابێ هەچەنێ مێردەکەی ئەدینێ دڵی تەنگە بێ، لە بەرچاوی مێردەکەی ناشرین ئەبێ، والحاصل مێردەکەی قسەی خۆشی بۆ بکە، هەدیی بۆ بێنێتە، هەچی بۆ بێنێ ئەم دڵی تەنگە بێ. و هەروەها سەری بە تایبەتی ئەم دوو شوێنە تون ئەبێ. و هەروەها جاری وا هەیە چاوی حساسیەتێ یا فرمێسک یا شتێک لەو بابەتی بەسەرا دێتە خوارەوە، پێدا دێتە خوارەوە، بە تایبەتی ئەگەر گوێی لە قورئان بێ. و هەروەها جاری وایە هەناسە بڕکەی پێ ئەکەوێ نازانێت چییە مەسەلە، جاری وایە دەمارەکانی تون ئەبێ، لە ناو گیانە هەست بە شتێک ئەکا ئەگەڕێت. دیارە سحر زۆرینەی هەرە زۆری شەیاطین داخلی ئەو ئینسانە ئەبن.
ئەمەش حقیقەتێکی بەڵگەنەویستە هەرچەنە لێرە و لەوێ لە کەناڵەکان خەڵکانێک لێرە و لەوێ ئینکاری ئەوە ئەکەن کە جن ئەچێتە گیانی ئینسانەوە بەڵام ئەوە لای ئەهلی سنەت و جەماعەت بڕاوەتەوە ئیجماعی ئەهلی سنەت و جەماعەت هەیە علەما شێخ بن باز کۆمەڵێتر لە علەما ئیجماع دێنن لەسەر ئەو قەزەیە کاتی ئەم شایاتینە داخل بوو ئیتر بەناوی گیانی ئەگەڕێ زۆر بە ئاشکرا دیارە بە تایبەتی لە چ کاتێکا دەرەکەوێت بۆ نمونە نوێژ بکە بە تایبەتی لە چ کاتێکا دەرەکەوێت بۆ نمونە گوێی لە قورئان بێ یا بچێتە مەجلیس و ماڵێکەوە جەوێکی ئیمانی تێدا بێ لەم کاتانە زیاتر دەرەکەوێت مامۆستا لە ئێستادا تەواوی ئەوانەی کە سیحر و جادو و نوشتە و ئەم کارە قێزەونانەکەن بەرگێکی ئاینیان بەسەر خۆیان ئاپۆشیوە واتە بە ناوی شێخ و لەگەڵ ڕێزمان مەلا و سەید و نازانم کۆمەڵێشتی دیکە کەمانە تەنها وەکڵێ ناوێکی بێناوەڕۆکن حاشا حازرینە شێخی ڕازگۆ نە مەلای ڕازگۆ نە سەیدی ڕازگۆ ئەمانە ناکە بۆچی لە ئێستادا ئاین بۆتە هۆکاری ئەوەی کەوا خەڵک پێی وابێ سیحر و جادو و نوشتە خەڵکانی ئاینی و زانایانی ئاینی و کەساتی ئاینەکانیکەن هۆکارەکان زۆرن یەکێک لە هۆکارانە ئەوەیە ژیان بەدەستی موسڵمانانەوە نییە ئەو حکوومات و دەسەڵاتانەی کە ئەمڕۆ دەسەڵاتی خەڵک بەدەستیانەوەیە بیرکردنەوەیکی ئەلمانیانەیە بۆیە کە سەر لە هیچ کەسێک دەرناکەن مسلمانان صاحبی خۆیان نین ئەگەر مسلمانان صاحبی خۆیان بن کەس ناتوانێت غەدر و غەل و غەش بکە لە شوێنێک باسی ئەوە کرا کە ساحیر ئایا لەم شارە هەیەوتم بەڵێ هەیە بەڵام ئێوە نایناسن ئێمە ئەیان ناسین بەس کێ گوێمان لێ ئەگری چۆن گوێمان لێ ئەگرن تا پێتانی بناسین ئەمانە ساحیرن کورت و مختصر ئەمە خاڵێکە کە ئەم سوڵتە و دەسەڵاتە سەر دەرناکا لە مۆزوع قەرارێک دەرەکا بۆ نمونە سحر و جادو ساحر و جادوکەرەکان بگیرێنەوە ئەمە قەرارێکی پیرۆزە بەڵام بە مقابلی ئەوە لەبەرەوەی لێی جیا ناکاتەوە ناتوانێت جیای بکاتەوە سەیرەکەی ئەو کەسانێشی کە بۆ خوا عیلاجی خەڵکەکەن ئەمەشی تێکەڵەکە ئەمە نەبوونی علم و شارەزایەک لەلایەن سوڵتە و دەسەڵاتەوە خاڵی یەکەمە خاڵی دووەم لاوازی ئیمانی موسڵمانان نەشارەزابوونی موسڵمانانە بە قورئان و سنەت ئێمە هەمومان نوێژەکەین هەموو خەڵک نوێژەکە بەڵام لە مزگەوتەکە بەر دەرگاکەیان لێ بگرە هەندێک پرسیاری سەرەتایی بکە لە ئەهلی مزگەوت لە ناو 500 کەسە دە کەسی نایزانێ ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە ئاگامان لە قورئان و سنەت نییە موسڵمانین نوێژەکەین عیبادەتەکەین لەخوا ئەترسین بەڵام ئاگامان لێ نییە بە شێوەیەکی نەزانانە ئەیکەین بۆیە هەر کەسێ ڕیشێکی دانا ئیمامێکی نایە نوکسەری بە ئاسانێتوانێ خەڵک بخەڵەتێنێ ئەوانیشی کە ئەمڕۆ ینی زۆر بە سەراحەت ئێڵێم کە ئەمڕۆ با بڵێن جلوبەرگی مەلایەتیان پۆشیوە یا حتا جلوبەرگی مەلایەتی نەپۆشیوە بەڵام خەریکی ئەو ئیشانەیە لەبەر ئەوەی خەڵک نەزان حکوومەت سەری لێ دەرناکە زەمەنەکەی زەمەنی فیتنێ ینی فیتنەکان پێشتر ئیشارەم بۆ کرد تەنها ئەم بوارە ئەم ژیانێ ئەم لایەنی ژیانی نەگرتوۆتەوە هەموو بوارەکانی ژیان تێکچوو بۆیە کە زۆر بە ئاسانی ئەتوانێت خۆی بشارێتەوە لەناو خەڵکا خۆی بک بمەلا لە خەڵک بەڵام ئایا ئەو مەلایانە کە ناوێن مەلای حتا ئەوانەی لە مینبەرەکان لە کام مەدرسە دەرچوونە چی ئیجازەی داوە پیان بستنە بەر مینبەر لە سەردەمێک کە موسڵمانان خاوەنی خۆیان بوون خاوەنی سوڵتە و دەسەڵات و حکوومەتی خۆیان بوون لە مەدرسەکانی بیارە و وان و کێو ئەنحای ئەم وڵاتانەی خۆمان ئەم کوردستانی خۆمان ئەبوایە گشتی ئیجازەی پێ بدایە ئەمجا بۆی هەبوو ئیجازە بدا بە خەڵک ئەمجا بۆی هەبوو ئیجازیان پێ نەدایە بۆی نەبوو بچێتە بەر مینبەر ئیجازیان پێ نەدایە بۆی نەبوو هیچ ئیشێکی ئیسلامی بکە بەس ئێستا کڵاوێکی نایە نوکسەرەوە سەر بە حیزبێک بێت دەسەڵاتێک بێ ڕێی خەنە بەر مینبەر بەیانی ئەبێتە مەلا لە خەڵک بەیانی ئەبێ خەڵکی نازانێت خەڵک بە ڕیش و بە ئیمامەیە خەڵکە ناسی بە علم و بە سەقافەت و بە دینداری ڕاستەقینەیە خەڵک ناناسێ بەڵام نیشانەکانیان زۆر دیارە زۆر ڕوونە ئەتوانی ساحیر زۆر بە ئاسانی بناسی و ئەهلی دین و لە خواترسانی زۆر بە ئاسانی بناسی کەواتە مامۆستا ئەو کەسی کە سحر و جادووی لێ دەکرێت گرنگترین چارەسەری چییە ئەبێ بە چ شتێک ئەم سحر و جادووە بەتاڵ بکرێتەوە لەسەر ئەو کەسە شێوازەکان جۆرا و جۆرن بەتاڵکردنەوەی یەکەم خاڵ شخصی ئەو نەفەرە خۆی ئیلتیزامێکی جوان بە نوێژەکانیەوە بکە بە تایبەتی ئەگەر پیا و بێ نوێژەکانی بە جەماعەت بکە لە مزگەوتە لە گشتی گرنگتر ئەوەیە نوێژی بەیانی بکە ئەگەر بتوانێت شەو نوێژ بکات ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە بۆ ئەو کەسە و دەستی بۆ هەر شتێک برد بسم الله بکە نان ئاو هەر ئیشێکی کرد بسم الله بکە ئەمە ئیتر ئەو سحرە تەسیری لەسەری کەم ئەبێت بەڵام مامۆستا زۆر کەسەیە کە نوێژی ژەکات و زۆر مەزبوطە لە نوێژکردن و لە ڕۆژوکردنا دەبینی دوجار تووشی کێشەیەک شتێک دەبێت دەوترێت سحری لێکراوە ئایا ئەم سحر کار دەکات لەو جۆرە کەسانە سحر لە پێغەمبەری خوا کرا بە نەسی فەرمودەی صحیح لە پێغەمبەری خوا کرا ئایا ئەگەر سحر لە پێغەمبەری خوا بکرێ لە ئێمە من و تۆ ناکرێ بێگومان ئەکرێ بەڵام ئیلتیزام و دینداری ئەو کەسە
خاڵێکی سەرەکیە بۆ بەتاڵبوونەوەی یا هیچ نەبێ بۆ لاوازبوونی. خاڵی دووهەم ئەو کەسەی کە تۆ داوای لێ ئەەکەی بۆت بەتاڵ بکات. ئەم کەسە ئەبێ کەسێکی لەخوا ترس بێ، ئەبێ شارەزا بێ، ئەبێ بۆ خوا بەسوڵح، ئەبێ نیەتی کۆکردنەوەی پۆڵوپاری خەڵک نەبێ. ئەبێ کەسێک بیانی مەرجی هەیە بۆ نمونە تۆ کەسێ سحری ئافرەتێکی گەنجە ئەی بێ لە بەردەست گەنجێک ڕای ئەکشێنی ئەم گەنجە تا ئەخوێنێتە سەر تا کۆتایی خوێن نەگە دڵی لای ئافرەتەکەی ئەو کاتە ئەو سحرێت تا هیچ شتێکت بۆ ناکرێت بەتاڵ نابێتەوە. یا ئەو شەیاطینە لەو کاتە ئەوەی شارەزا بێ ئەم حەقیقەتە باشە زانی. سێ فیتنە لەم قەزەیە هەیە: فیتنەی پارە، فیتنەی ئافرەت، فیتنەی ضەلالەت واتە گومڕایی و شرک. ئەبێ ئەو کەسە جارێ ئەو کەسە باش وایە ژنی هەبێ، باش وایە کەسێکی بەتەمەن بێ، ئەنجا کە سوکاری و ئافرەتە بە تایبەت کە باسی ئافرەتەکەم ئەبێ لەگەڵ یا بڕۆن نەتاقی تێنا بچێ بۆ لە ڕوانگەی قاعدەی قورئانی وەلا تەزیر و وازیرەة ویزرە ئوخرا. ژن و مێردێکی بەختەوەر هەن بۆ خوا سڵحاون بە جۆرێ لە جۆرەکان نەیان هێشتووە کاریگەری شەیتان و فیتنە بێتە نێو ماڵیانەوە. ژنێکی خراپی دراوسێیان سحرێکە لەم ژن و پیاوە ئیکاتە نێو خواردنەکەیانەوە یا ئیکاتە نێو جلو بەرگەکەیان و نێو سەرینەکەیانەوە. ئەم ژن و پیاوە ساڵحە بەختەوەرە گوناهیان چیەکەوە سحر دێتە نێو ماڵەکەیانەوە. گومانی تێدا نییە بێگوناهن، هەڵەیەکە و هەڵەیەکی گەورەیشە بەرامبەریان ئەکرێ. بەس پێشەوەی ئەمە وەڵام دەمەوە لێرەدا شوبهەیەک بۆ مسلمانان دروستە بێ. ئایا ئەگەر پیاوێک صالح بێ، ئافرەتی صالح بێ، کەسێک ئەتوانێت بەردێ بداتە سەریان بشکێنێ؟ بێگومان ئەتوانێت. ئەتوانێت بیان کوژێ؟ ئەتوانێت بهتانێکیان بۆ بکە؟ سحریش ئاوای. بۆیە پیاو چەنێ صالح بێ، ئافرەت چەنێ صالحە بێ، کەسێک بیتەوێ زەرەریان پێ بگەێنێ ئەتوانێت. بەڵام ئەوە نەیتیایە بەبێ ئیزنی خوای تەعالە شتی وا نابی. هەبێ ئیزنی خوای لەسەر بێ. ئیزنی خوایش ئیلا سیڕێکی تێدایە، ئیلا پند و عیبرەتێکی تێدایە، إلا هرشي الرؤى كات مسلمان عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. إن أصابته سراء صبر فكان شكر فكان خيرا له، وإن أصابته ضراء صبر فكان خيرا له. خير رويت يبكى يا شر رويت يبكى بخير بيأمس. والله ما وصل سرنجام شيرازي أم خيزانة هلا وشي أو هجد من سرقردانة بن سرنجام من على كان لكافتريا وبياو كوجيا وسردرين أما ما بس موي أما شهر خير أبو مجنون بياو قرب سرا. بلى هركس ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطاياه. واتا هرشتي الربكات إيمان دا دركي بيبسي بيه خميك خفتك بيه والحاصل هر زرريك بيه هر زيانك بيه هيك لو أنا سحر بخير وبركة الرحمة بو أم إنسان أشكيتوا تنها چند روجك للدنيا ياد ماويك أتاو سحر لجاني أمياني صبر بقرية أبيت خير وبركة بوي بو قبر وقيامتي خواي پروردگار تاوانا كاني في هلا وريني بهوي أو زۆر باشە مامۆستا جەنابتان وەکو مامۆستایەکی ئاینی پەیامتان بۆ حکومەت و دەسەڵاتداران لایەنە پەیوەندیدارەکان زۆر جار مامۆستای ئاینی بیان مامۆستای قوتابی یا دکتۆر دەڵێ ئێمە ناچینەوە هۆڵەکانی خوێندن تا فلانە مافمان بۆ دابین نەکەن. بۆچی مامۆستای ئاینی لە هەرێمی کوردستان کاتێک گەزانین هۆکاری سەرەکی شیرازەپسانی کۆمەڵگە بە جۆرێ لە جۆرەکان هەڵوەشاندنەوەی خێزانەکان زۆربوونی خیانەت و ڕێژەی تەلاق پەیوەندی بە سحر و جادوو ئەمەوە هەیە یا زۆر جار سەرفکردنی پارەیەکی زۆر لەبەری کە شێخێ وتوێتی من نەتوانم مناڵێکتان پێ ببەخشم. بۆچی دەسەڵاتداران تا ئێستا نەهاتوون بە دەنگەوە کە ئەمە شیرازەی خێزان تێگەچێت. مەبەستمەوەی مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی کە لە بواری مزگەوت و کاری ئاینیا کارەکەن بۆچی بە شێوەیەکی گشتی نەیانتوانیوە داوا لە حکومەت بکەن کەوا ئێوە دەست بخەنە سەر فلانە خەڵکی دەستبڕ بۆی حکومەتیش شوێن و بارگوبنەکەی پێچێتەوە. بێگومان مامۆسایانی ئاینی ڕاستەقینە ئەوانەی کە شارەزان لەخوا ئەترسن بەردەوام لە هەم و غەممی ئەم میلەتەیان چۆن بتوانن خەیرێکیان بۆ بەنسیب بکەن، چۆن بتوانن شەڕێکیان لێ دوور بخەنەوە بە ئیزنی خوا. ئەمە گومانی تێدانی و جەناب شەیزانی و هەموو خەڵکێکی بە ئینسافی ئەم حەقەتە ئەزانێ و مامۆسایانیش کەم تەرخەمیان نەکردو. بەڵام من تەنها ئەوەندە ئەڵێم کە ئێستاکێ پێشتر ئیشارەم پێکرد ئەم سوڵتە و دەسەڵاتانی ئەمڕۆ هەیە بە تایبەتی لە وڵاتی ئێمە سوڵتە و دەسەڵاتێکی ئەلمانیە. زۆر ئیشی بە مامۆسای ئاینی نییە، زۆر ئیشی بەو کەسانە نییە کە لە شتێکدا قوڵ بوونەتەوە بۆ دنیا و بۆ قیامەت. ئەوان تەنها لایەنی دنیایان گرتووە، بەڵام ئێمە لایەنی دنیا و قیامەتمان گرتووە. ئەزانین زۆر ئیشیان پێ نییە و مامۆسایانیش هەندێ مامۆسایشمان هەن کە جێگەکەیان شوێنەکەیان
پلە و مەکانەتەکەیان کە تەسیری بەسەر خەڵکەوەی بەڕاستی کەم تەرخەمیان لەم زۆر قضیە باشە مامەسا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت بۆمان دەگەڕێتەوە کە فەرموویەتی ئەی ابن عباس ئەگەر هەر هەموو خەڵکی سەرزەوی کۆ ببنەوە بۆ ئەوەی بتیابیانەوە سوودێکت پێ بگەێنن ئەگەر خوا مەیلی لەسەر نەبێ ویستی نەبێ پێت ناگا و ئەگەر هەر هەموو ئەمریکا و رووسیا و ئێران و ئەلمانیەت و خەڵکی باش و شێخ و مەشایخ بیانەوێت زەرێکت پێ بگەێن ناڵەکەت لێبسەنەوە ژنەکەت لێبسەنەوە ئەگەر خوا ویستی لەسەر نەبێ ئەوان ناتوان چۆن لە نێوان ئەم فەرمودەی پێغەمبەری پێشەوامان و سحر و جادو و شتەدا تعامل بکەین یعنی بۆ منە فەرمودەکە صحیحە لە مسنەدی ئیمامی مسلمات و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و لە جەنابیش دەفەرمووی کەوا سحر کاریگەری و شوێنەواری زۆر خراپی هەیە گومانی تێدا نییە قسەکە حەقە هەموو دنیا هەڵبسێ بیتەوێ قازانجێکت پێ بگەێنێ ئەگەر خوای پەروەردگار ویستی لەسەری نەبێ نابی و هەموو دنیا هەڵبسێ زیانێکت پێ بگەێنێ ئەگەر خوا ویستی لەسەری نەبێ نابی سحر و جادو یا هەر شتێکی تریش ئەبێ بەویستی خوا بێ وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين نصی قورئانە هیچ شتێک هیچ کەسێک نایەوە بیکە ئیلا ئەبێ ویستی خوای لەسەر بەڵام خوای پەروەردگار ویستی بە شەڕ نییە ئێمە بۆ تاقیکردنەوە هاتوونەتە ژیانی دنیا چوار شت هەیە لە قەدەرە ئایسام کەلیمەی جەنابەت ئەی فەرمێچێتە بابی قەدەرەوە چوار شت هەیە لە قەدەرە زۆر گرنگە ئەویش ئەوەیە خوای پەروەردگار علمی ئەزەلی هەیە کە من باشە بم یا خراپە بم خراپ ئەەکەم یا باشەکە کە علمی ئەزەلی هەیە ئەو علمە ئەزەلیەی خۆی نووسیوەتەوە مەرتەبەی دووەمێتی ئەمجا هیچ شتێ بێویستی خوا نابێ بەڵام خوای پەروەردگار منی دروست کردووە لایەنی شەڕی بۆ پیشان داوم بڕۆن کردومەتەوە لە ڕێی قورئان و پێغەمبەرانەوە لایەنی چاکە و خراپەیش بە هەماشەوە بۆی ڕوون کردومەتەوە و شەیطانێکیش هەیە کە بە بەردەوامی کولی کەسێکمان قەرینێکمان لەگەڵایە بەرەو خراپەمان ئەبە منم ئەو شەڕە ئەەکەم بەڵام ئەگەر خوای پەروەردگار ویستی لەسەری بێن نەیکەم نایکەم زۆر باش ماوەسا کاتی بەرنامەکەمان هەر تەواو بووە بەڵام کۆتا قسەم ئەوەیە پەیامت بۆ خوای گەورە فەرمووە ئیذا سەئەلەکە عیبادی عنی فإنی قەریب یعنی دوعا باشترین شەکی دەستی مسلمانە بە پێی فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامت بۆ خەڵکێکەیە ناچێت شیرازەی کۆمەڵایەتی خێزانت تێک بدا مناڵی کەسێ بە کوشتن بدا سیارەی کەسێ بە هەڵگەڕان بدا بەڵام دەچێت بۆی خوا مناڵێکی پێبەخشێ بۆی مێردەکەی مەیلی پێ بدا بۆەوەی خەسووی دژمنایەتی و ڕقەبەرایەتی و تشەکانی دژی نەخوێنن تەنها ئەوێ زەرری لە خۆی لابدا پەیامت بۆ ئەو خانمانە چیەکەوە پارەیەکی زۆرە خەنە دەستی خەڵکێک و ئایا بۆ منە دوعا باشترە یان نوشتە و جادو گومانی تێدا نیە نوشتە و جادو هەمووی خراپە و ئینسانی پێ کافرە بێ ئەگەر بڕای پێ بکە و گومان لەوە کەواتە پەیامت بۆ خانمانە چیە سەری ئەمانە بە قورئان هەیە خوای پەروەردگارە فەرمێ نوح عليه السلام بە قەومەکەی فەرمێ لە سوورەتی نوحە فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين وبنين يعني مناڵتان پێ بەخشێ بەچی بە ئیستیغفار و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار بەڵکو ئوسلوبی خۆی هەیە عولەمای ئومەت ئەیزانن بەس بەداخەوە قەرارەی ئەمڕۆی لە کوردستان دەرچووە شملی مامۆسایانی ئاینی شەکار ڕوقێ بخوێنە سەر خەڵکەوە بە پاکی بەچێت ئەوەیش هەڵەیەکی بەڕاستی گەورەیە و پێم وایە لە داهاتوو شابێ خوێنینەوەی تری بۆ بکرێ بەس من تەنها ئەوەنداڵم لە ڕێی ڕوقەی شەرعی و لە ڕێی قورئان خوێندنەوە ئەگەر خوا ویستی لەسەری بوو خەڵکێک بێوێ خوا مناڵی پێ ئەبەخشێ بەڵگەی واقعی ژیانیشمان زۆر هەیە لەو بابەتە مامۆستا نوزەرگیان زۆر سپاس دەکەم بابەتەکە زۆر یەخەیان بەڵام کاتی بەرنامەکەمان تەواو بوو بەم دوو کەلیمە حەقی ئەوە نادەین وەکوڵی ئاو زۆرە کێشێ دەست خۆش بێ و زۆر بەخێر بێ دووبارە بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە لەگەڵ هاوکارم شەیدا کۆتاییمان بە بەرگە و پرۆگرامی ئەمڕۆشمان هێنا بە ئومێدیەوەی سوود و زانیاریتان لێوەرگرت پێ تا بە یەکێشتنەوەکتر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ